بۆ ئەوەی زستانێکی گەرم لەم ناوچە سارد و پڕ بەفرا بەسەربەری پێویستت بە 4 تا 5 بەرمیل نەوت یان 3 بارە تراکتۆری داری وشکبوو هەیە. کێشەیەک لێرە هەیە، 1 بەرمیل بەش ناکاو. ژینگەش دارەکانی لێبسەنی دەمرێ. ئێرە هەڵشۆیە. بۆ ئەوەی ڕۆژ و شەوانی خواردە پلەیژێر سفری پێبەڕێ بکەی لەم کەشەدا و توانای مانەوەت هەبێ 6 بەرمیل نەوەتیان 2 بار تراکتۆری داری وشک بوت دەوێ. لەگەڵ ئەوەی 2 ساڵە دانیشتوانی ئەم ناحیەیە زۆرینەیان ڕەتی دەکەنەوە نەوت لە حکوومەت وەربگرن. ناوچەکە کوێستانە و ماڵەکان پشتیان بە شاخ و کێوەوەیە کە سەرما هەڵی کرد و بەفر هات بە مانگ و 2 مانگ تەواو نابێ. زۆر جاریش بۆ نزیکەی 6 مانگ کەشەکە بە ساردی دەمێنێتەوە. مامە گیان سەلام عەلەیکوم. ئەحواڵت چۆنە؟ باشی تەندروستی چۆنە؟ زۆر سپاس. بەرە وەرزی سەرما دەڕۆی لە ڕووی سوتەمەنی ئەوانەوە وەزعی گوندنشینان ناحیەکەتان چۆنە؟ والله کاکە ئێمە نەعی هەڵشۆ وەکو نەعی هەڵشۆیە، نەعیەکی شاخاویە، بەرزە، ساردە، پێویستی بە سوتەمەنیێکی زۆر هەیە. ئێمە هەموو ماڵێک وەکو دار بە تراکتۆر 2 تراکتۆرمان پێویستە، بە شلە مێکزەمینی 4-5 مێکزەمینیمە هەموو ماڵی پێویستی پێیە. هەر مێکزەمینێک بە 200,000، هەر تراکتۆرێکی دار بە 400 تا 500,000. لەبەرەوە ئێرە ناوچەیەکی چیایی کوێستانیە، دەبێت تایبەتمەندی جوگرافی پێ بدرێ. بەڕاستی هەرێمی کوردستان غەدرێکی زۆر لە خەڵکی کوردستان دەکا بە تایبەتی لادیەکان. ناکرێ نەحی هەڵشۆ حیسابی مرکزی شارەکانی وەکو هەولێر و سلێمانی و قەڵازی وڕانێک و هەر عایلەیەکی لێرە ئەگەر ساڵانە زۆر تۆبزی لە خۆینە کە لەوانە 4 بۆ 5 بەرمیلی نەوت بوێ بۆ خۆت دەزانی موچە بۆتەوە. دانیشتوانی ئەم سنوورە نزیکەی 10,000 کەسن. ئاسان نییە بتوانن ماوەیەکی زۆر بە کەرەستەیەکی کەم لە کەشی زستاندا بمێننەوە. ئەوە تا یەکەم باران نەیداوە لە زەوی بارێک تراکتۆر داری وشک بوو بووە بە 400,000 و بەرمیلێک نەوتیش بە 160,000 دینارە. کاتێکیش حکوومەت نەوتیان بۆ دێنێ دەڵێن گرانە و لەگەڵ بازاری ئازاد فەرقێکی وای نییە. ئەوەی توانای هەبێنەوە دەکڕێ و ئەوەی نەیبێداری وشک بووی باخەکەی دەبڕێتەوە. ئەوەشی دەمێنێتەوە چاوی لە ڕەحمی خوایە. ئەگینا بە بەرمیلێک و دوان بۆی ناچێتە سەر. بەکارهێنانی دارلەبری سوتەمەنیش لە کاتێکدایە کە ڕێژەی سەوزایی لە ناو شارەکاندا لە سەدانەوە تێپەڕ ناکات. بەو هۆیەوە ساڵ بە ساڵ ڕێژەکە ڕووە و کەمی دەچێ. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەمساڵ بتوانێت هەم بڕی زیاتر و هەم نرخەکەشی دابەزێنێ بۆی خەڵک بتوانێت سوودی لێ ببینێ. مەترسەکەی ئەوەیە بێزگەلەوەی کە خەڵک تووشی سەرما و سۆڵە دەبێت، خەڵک ناچار دەبێت پەنا بۆ بڕینی داربەرێ کە پێمان وایە ئەوە زەرێکی گەورەیە، ینی سامانێکی نیشتیمانی زۆر گەورەیە ئەو لێ ڕەوار و دارستانانەی کە دەبڕێن هەروە بە ئاسانی سەر هەڵنادەنەوە گەورە نابێ. حاڵی گوندنشینەکانی دیکەش لەمان باشتر نییە. زۆرێک لە ناوچە ئاوەدانەکانی پشدەر هەڵکەوتەی وایە بەرز و شاخاویە و ساردن. ساڵانە بەفرێکی زۆری لێدەبارێت بە چەند ڕۆژ ڕێگەی هاتوچۆ دەگیرێ. ئێستا خستنی زەخیرە بۆ زستان لە لای ئەمان بەرەو کۆتایی دەچێ و ئامادەن ڕوبەڕووی سەرما کەم هاوشێوەکە ببنەوە ئەگەر لەسەر حیسابی سروشتی ناوچەکەشیان بێت. محەممەد عەلی 964 ناحیەی هەڵشۆ لە قەزای پشدەر.